ئازیزانم کاتتان باش لە هەر کوێن جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش بێت بەرنامەی ئەم جارمان تایبەتە بە هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان بێگومان لە هەرێمی کوردستاندا وەکو سەرجەم کۆمەڵگەکانی دیکەی جیهان تونند و تیژی دژ بە ئافرەتان دەکرێت بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵی بەردەوامدایە کە ڕێژەی تونند و تیژی لە نێو کۆمەڵگەی کوردیدا کەم بکرێتەوە. ئەمە تەوەری بەرنامەکەمان دەبێت و میانداری یادگار مەحموود یاساناسمان کردو پێکەوە گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە دەکەین. یادگار خان بەخێر بێت. یادگار خان بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ساڵێک لە هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان بەشدارە و وتاری دەبێت و داکۆکی لەوە ئاکات کە تونند و تیژی دژی ئافرەتان لە کۆمەڵگەی کوردیدا بنبڕ بکرێت یاخود کەم بکرێتەوە. پێت وایە لە هەرێمی کوردستاندا چۆن ئەتوانرێت کە ڕێژەی تونند و تیژی دژ بە ئافرەتان لە کۆمەڵگەی کوردیا کەم بکرێتەوە؟ زۆر سپاس کاکە بێستون. بەتاکید پرسیارێکی زۆر بەجێیە و فرە ڕاهەندیشە و دوای ئەوەش کارێکە یا با بڵێنە پرسێکە کە پێویست بە کاری هەرەوەزی ئەکایانی پێویست بەواکە کە هەموو جونگەکانی کۆمەلگا بەشدار بێت بە عەقیدەوانێ ینی کە بڕوای بە مەسەلەکە هەبێ. ئەجینا ئەم هەفتەی چۆنەڵی بەرەنگار بوونەوەی تونند و تیژی بەرامبەر بە ئافرەت بەتاکید جێگای خۆی ئەگرێ، بەڵام نابێ ئێمە لەوێ وەکو عەلاگەیەک هەموو هینەکان هەڵواسین بەو هەفتەیە و تەنها لەم هەفتەیە ئێمە هەڵبگەڕێنەوانە سەر ئەو پرسە و سەر ئەو دۆسیە. من ناوی ئەنێم دۆسیە یان ناوی ئەنێم پرست چونکە پەیوەندی هەیە بە قەبارەی یا کێشی چۆنەڵی ئەو بابەتەی کە هەیە ئەویش بابەت و پرسی ماف و یەکسانی و ئازادیەکانی نیوەی کۆمەلگایە. بۆیە دیسانەوانێ ئەڵەم پرسیارەکەت لە جێگەی خوایەتی لەبەرەوە کە فرە ڕەهەندیە و دوای ئەوە کارێکی قورسە و پرسە مەسلەی چۆنەڵێک مشکلەیەکی بچووک نییە یان ناتوانێت ئێمە بە گرفتێکی کۆمەڵایەتی ناوی بەرین یا پێناسی بکەین بەڵکو ئەبێ بڵێن دۆسیە ئەم دۆسیەش دۆسیەکی زۆر گەورەیە. هەرچەند بەتاکید ئەبێ دەستخۆشی بکەین لە حکوومەتی هەرێم و بەتایبەتی خودی بەڕێز کاک نێچیروان بەرزانی چکم ئەگەر هەڵبگەڕێینەوانێ سەر ئەم ساڵانەی ڕابردوو بەتاکید ئێمە ئەتوانین بە بەڵگەوە پەنجە بخەینە سەر ئەو گۆڕانکاریە ئەرێنیانی کە هاتۆتە ئاراوە لەسەر ئەو پرسە لەسەر ئەو دۆسیەیە و زیاتریش ئەتوانم بڵێم بە جوودی خودی بەڕێز کاک نێچیروان بەرزانیە. بەڵام دیسانەوانێ لە بەرەوەی کەوتم ئەمە دۆسیەیە کە ئەمە پرسێکی زۆر گرانە بە تەنها ئیش و بەرپرسیارەتی دەسەڵات نییە، بەڵام شکر بۆخوا کە دەسەڵات خۆی کردوتە خاوەنی ئەم دۆسیەیە دوای ئەوە کاریشی بۆ ئەکا ئیسیسماریشی لەسەر کردووە. بەڵام ئێمە بێ هەڵبگەڕێنەوانێ سەر لایەنەکانی تری کۆمەلگا لە دەرەوەی بڵێن دەسەڵات لە دەرەوەی حکوومەتی هەرێم و بە تایبەتی لە دەرەوەی ڕۆڵی بەڕێز کاکە نێچیروان بەرزانی ئالێوانایە بەڕێی من ئەلێ گەنگەشە و مناقەشەی زیاتری لەسەر. یادگار خان مەوەستە بڵێ کە تەنها کاری حکوومەتی هەرێمی کوردستانیە کە هەوڵ بدا بۆ ئەوەی ڕێژەی تونند و تیژی دژ بە ئافرەتان کەم بێتەوە. پێویستەکە کە لایەنەکانی دیکەوە کەسانی دیکە نخبەی سیاسی هەوڵی ئەوە بدەن کە یاخود نخبەی ڕۆشنبیر و کەسانی ئەکادمی هەوڵی ئەوە بدەن کە کۆمەلگە و شار بکەنەوە بۆ ئەوەی ڕێژەی تونند و تیژی دژ بە ئافرەتان لە هەرێمی کوردستان کەمتر بێتەوە. هەموو ئەو لایەنانەی کە ئاماژەت پێ بەتاکید ئەمانە هەر هەمویان بەقەدەر ئەتوانم بڵێم ئاستی دەسەڵاتێکی فەرمی بەرپرسیارن لەو دۆسیە لەو پرسەیە. بەڵام دیسانەوانێ من بە قەناعەتی خۆم پێم وایە کە پێش ئەو گروپانەیە کە ئاماژەت پێیان ئەمە پرسێکە کە ئەبێت لە ناو خێزانەوانێ ئەم باسە دەرگای مناقەشەی لەسەر بکرێتەوانێ کە لە ناو خێزانەوانێ ئەم پرسە دەرگای مناقەشەی لەسەر کرایەوانێ گفتوگۆیی لەسەر کرا مانای ئەوەیە کە پەیوەندی هەیە بە چۆنەڵی بە پەروەردەوە بە معریفەی پەروەردەوانی کە بۆ معریفەی پەروەردە مانای ئەوەیە کە تۆ لە ئاستی فکرە لە ئاستی هۆشە لە ئاستی نەستە تۆ تاک بە تاکی کۆمەلگا لە خێزانەوانێ
چۆن لە چالاکەکەی تفعیل ئەەکەی کە هەڵگەڕێتەوە سەر ئەو باسە ئەم باسە ئەگەر لە ناو خێزانە باز نەکرێ نەبێتە معریفەیەکی پەروەردەی نەبێتە نەریتێک شتەکە زۆر تەسەنوعی ئەبێت ئەگەر لە دەرەوەی خێزان ئەم بابەتە باسکرێ ئەبێتەوە کۆ هەموو بابەتێکی چۆنەڵی تری سیاسی کە گروپی جیاوازی ناوە کۆمەلگا بە پێ بەرژەوەندی خۆی مامەڵە لەگەڵ ئەو دۆسیەیەکە بۆ نمونە احتیمالەیە گەنج گروپی گەنج چینی گەنج یا چۆنەڵی خوێندکار کە لە دەرەوەی خێزان ئەم بابەتە باسکرا ئەوە گرنگی پێنەدا بۆ لەبەرەوە کە ئەم جارێ وەکو گروپ وەکو چین چای لە مەسلحەت و لە بەرژەوەندی خۆیەتی ئەم هەوڵ و جۆدی ئەوەیە کە بەرژەوەندیەکانی خۆی بۆ گروپی خۆی بۆ چینی خۆی بەدەست بێن بۆی بە پلەی یەکەم من پێم وایە ئەم پرسێکە کە ئەبێ لە ناو خێزانەوە دەست پێ بکە کە لە ناو خێزانی شەوە بوو ببێتە معریفەی پەروەردە لە معریفەی پەروەردەی شەوانە ئەبێ ببێتە نەریتێک ببێتە کللتورێکی چۆنەڵی گشتگیر یا ببێتە دەردی ئینگلیزە لە ڕایەکی گشتی کۆمن سنس لەسەر ئەو بابەتە دروست ببێ ئەو کاتە دەسەڵات کاری زۆر ئاسانتر ئەبێت لە بەشی یاسا دانانە کاریان زۆر ئاسانترە بێ زۆر خێراتر ئەو پرۆسەیە ئەتوانرێ بە یاسا بکرێت و بە یاسا ڕێک بخرێت. پێت وایە یادگارخان ئێمە چۆن ئەتوانین کە ئەم هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و دیژی ئافرەتەن یاخۆ ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و دیژی کە بەڕێزت بە دۆسیە ناوت برد ئەم دۆسیە چۆن بەرینە ناو ناوەندەکانی خوێندنەوە ئەم دۆسیە چۆن بچێتە خێزان ناو هەموو خێزانەکانی کوردەوە بۆ ئەوەی حاڵەتێک کەسێک کە لە خێزانێکە حاڵەتێک بەرامبەر توندوتیژێک بەرامبەر ئافرەتێکە بینێت هەڵوەستی هەبێت بۆ ئەوەی کە ئەم توندوتیژێ لە خێزانەکەەوە بچێتە کۆمەلگەیە خود لە پەروەردەوە بچێتە کۆمەلگە ئێمە چۆن ئەتوانین کە پەروەردە خێزان بخەینە خزمەتی ئەوەی کە توندوتیژی دژ بە ئافرەت نەکرێت. ئەرکێکی قورسە بەجددی ئەرکێکی قورسە بە تایبەتی تۆ بتوێت ئەم پرسە بگەڕێنی تەوانێ ناو سەرچاوەکەی خۆی چونکم ئافرەت لە ناو خێزانەیە ئەو توندوتیژەی کە ئەکرێت لە پێشا لە ناو خێزانەوە دەست پێەکە لە دوای خێزان لەسەر جادە دەست پێەکە کە دێتە ناو بازار یان لە ئەسنای ئیشە وەکو کارمەندێک وەکو فەرمانبەرێک یان لە ناو ئۆرگانەکانی چۆنەڵی حیزبە چون بمانوێ نەمانوێ ئێستا ئافرەت لە هەموو ئەو بارانە و لە هەموو ئەو هینانە ئەیان بینینەوانێ بۆیە زۆر سەختە بەجددی دراسی ئەوێ تۆ چۆن ئەم پرسە یەکەمین جارە بگەڕێنیتەوانێ سەرچاوی سەرهەڵدانی کێشەکان حکوومەت ڕۆڵی هەبووە لەوەی کە ئەم دۆسیەیە بگەڕێنێتەوە ناو خێزان و بیگەڕێنێتەوە ناو پەروەردە بۆ ئەوەی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان نەکرێت بەداخەوەتوانم بڵێم لەویا فراغێکی بەجێهێشتووە دەسەڵات فراغێکی بەجێهێشتووە بۆ ڕاستە ئەبێ بخیتە قۆناغی پەروەردەوانێ بێ بخیتە مادەیەک مناڵ لە مناڵیەوانێت تۆ دەستکەی بە پەروەردەکردنی چۆنەڵێ ئەو کللتورەیە ئەو نەریتەیە ئەو ڕاگشتیە سەلیم و تەندروستە لە هەمان کاتیشە ئەم دۆسیەیە کە بچێتە ناو قۆناغی خوێندنەوانێ خێزان هین ئەکرێتەوانێت بڵێن دوور ئەخرێتەوانێ خەزانەکان بە بەرپرسیارەتی خۆیانی نازانن لە هەمان کاتە احتیمالێ بڵێ وەڵام من ئەوە ناکەم بەس ئەگەر بێتە سەر ئەمری واقع لەوانەیە لەوەی کە لە میدیا ABC بۆ نمونە خێزانێک بەرامبەر بە کچێکی خۆی بەرامبەر بە ئافرەتێکی خۆی کردوێتی احتیمالێ هەمان بۆ چوون و هەمان هەڵوێستی هەبێ کاتە ئەلێرا نایە دەسەڵات چۆن ئەتوانێ ئەم دۆسیەیە بخاتۆ ناو خێزان بۆ کردنی ئەم بابەتە بە مادەیەکی خوێندن لە قۆناغی خوێندنە بیا بە مناڵ ئەمە ئاسانە ئەتوانێت بیکە بەس ئەگەر لە ماڵەوە ئامادە نەکرابێ وەکو مادەیەکی ڕاضیات یا وەکو مادەیەکی زیندەوەرزانی یا ئاین یا زمانی کوردی یا ئەدەبی عەرەبی ئەم مناڵە وەری ئەگرێ کە چۆن ماڵەوانێ واقعەیەکی تری بینی ئەو مناڵە تووشی هی نەبێت وەکو شتێک چۆن لێ سەر لێ شێواوێک سەر لێ شێواندنێک ئەبێ دوای ئەوەش لە خیتابی دەسەڵاتە لە خیتابی
دەرەوەی دەسەڵاتیش هەموو ئەو جونگانەی کە باست کردن ئەکادمی و نازانم چی ئەمانە هەمووی هەڵەگەڕێتەوانێ سەر ڕۆڵی ئاین ڕۆڵی بەتایبەتی مامۆستانی ئاینی ئەتوانین بڵێن هەتا ڕادەیەک هەندێک مامۆستا ئاینیش کەواتە پێت وایە مامۆستایانی ئاینی لەم پرسەدا ڕۆڵێکی ئیجابیان هەبوو یاخۆ ڕۆڵێکی سلبیان هەبوو بۆ ئەو پرسی تونند و تیژی دژ بە ئافرەتان چونکە هەندێک کەس باس لەوە کات کە مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی سلبیان هەیە لە بەرامبەر توندی تیژی دژ بە ئافرەتان بۆی وتارێک بدات کە مەسەڵەن پیاوەکە هانەدات بۆ ئەوە کە ئەچێتەوە ناو خێزانەکەی شەرعیەتێک بەخۆیەدا کە ئەوەی توندی تیژی دژ بە خێزانەکەی یاخود بە کچەکەی بە خێزانەکەی ئەنجام بدات. ڕاستە هەمویان نا هەموو مامۆستا ئاینەکان نا هەندێکیان هەن ئەتوانن بە پێی سەردەم بیر بکەنەوانێ تەرجمەیەکی چۆنەڵێ باشتر بۆ ئەو دەق و مادە دینیانە بکەن بەڵام هەنێکیشیان هەیە بەداخەوانێ ڕێک دژی چۆنەڵێ ئەو تیارە هێنەکەن ئیژەکەن بەڵام ئەگەر ئێمە ڕازگویانەوە ڕاشکاوانە باس لە ڕۆڵی ئاینی بکەین هەر ئیبتدا بەساکن کاتێکە 4 ئافرەتی هین کردووە حەواڵ کردووە کە پیاوەتوانێت لە عینی کاتە من ناچمە سەر باسی ئەو شەرت و شروتانەی کە ئیسلام دایناوە کە پیاەک لە چ زڕوفێکە ئەتوانێت بیکا بە 4 ژن من ئەمەوێ بڵێم کرۆکی بابەتەکەی من یان مەبەستی من لەو ڕۆشنایی ئەو یاسا و ڕێسا و دقی بڵێن ئاینی و نەریتە ئاینیەوە هاتەوە ئیبتدا بەساکن کە پیاوێک بڵێ 4 ئافرەت ڕائەگرێت ئەتوانە ڕابگرێ و بهێنەیە لەوێەوە هین دەست پێەکات وەکو چۆنەڵێ پێت وایە لێەوە توندوتیش دژ بە ئافرەتان دەست پێەکات وێنایەک ئیمەجێکی زۆر نەرێنی لەسەر ڕۆڵی ئافرەت لەسەر خودی بوونی ئافرەت دروست ئەبێ بۆ چونیاکە من هەمیشە ئەڵێم ئەزانم منم قسەیەکەم زۆر کەس لەوانەیە زۆر تووڕە بێ لێم زۆر خراپیش تووڕە بێ لێم من حەزەکەم لەوانەیە خەڵک حەزکە مەسەن 4 سیارەی هەبێ بەس هیچ معقول نییە تۆ 4 ئافرەت ڕاگری چون مەم ئافرەتە کاڵی ئافرەت ئەم 4 ئینسانن مرۆڤن هەستیان هەیە بیریان هەیە تۆ ناتوانێت وەکو مادەوەکو کەلوپەر لە هینان لەگەڵا باشە یادگارخان ئامارەکان لە هەرێمی کوردستان ڕێژەی توندوتیژیەکان بەرامبەر بە ئافرەتان لە هەرێمی کوردستاندا چیمان پێڵێت ئەتوانین بڵێن کە ئێمە کۆمەڵگەیەکین کە توندوتیژین دژ بە ئافرەتانی هەرێمی کوردستان یا دژ بە ئافرەتانی کۆمەڵگەی کوردی پرسیارەکەت هیچ سەبارەت بە داتاکان ڕاستی ئاگام لە داتا نییە بەڵام پرسیارەکەش ئەتوانم بڵێم بۆ مطلقیە نییە تاکید بۆ مطلقیە نییە شکر بەخوا هەست بە گۆڕانکاری ئەەکەین بۆ نمونە ئەم دانیشتنەی من کە ڕاشکەوانە ئەوێرم خۆم بم لە بەتایبەتی لە ڕۆڵی دین و مەلا هەنێ مەلای ئاینی ئەوە بە ڕاشکەوانە باسی بکە بە خۆی بۆ خۆی پێشکەوتنێکە لەو بوارەیە ئەگەر پێم بڵێ 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ لەمەوە پێش دڵنیابە نەمەوێرە شتی وا بڵێم دڵنیابە نەشمانەتوانی وا بە ئازادانە باسکەین بڵێن ئافرەتیش هەیە بۆچی ئێمەش مافەکانمان وەکو برا و هاوسەر و باوکو و خوشکەزا و برازا و خاڵۆزا و ئامۆزاکانمان نەبێت بۆیە هەروەکوتم بۆ مطلقیە نییە بەسمانای ئەوەش نییە کە ئێمە دەستەساندا بنیشین پێمان وابێت کە ئەمە بەهشتێکە بۆ ئافرەتان خوڵقاوە بەداخەوە وانە ڕێگای زۆرمان لە پێشە هەنگاوی قورستر و جددیترمان لە پێشە ئەبێ بینین بۆ ئەوەی کە بتوانین ئەم دوو قوتبە کە بڵێن ڕێگەزی نێرومەیە لە ناوچەیەکی ڕەساسیە نەک ئەم سپێ و ئەم ڕەشە چون ئێستا وایە دوو بازنەیە بازنێکیان ڕەشە بازنەیەکیان سپێ ئەم دوانە لە دووری یەکتری ئەژین باشتر ئەوەیە بۆ مشتەمە بۆ پێشکەوتنی کۆمەلگا ئەم دوو بازنە ڕەش و سپێ تێکەڵ ببن ناوچەیەکی ڕەساسی گرێ ئاوریە دروست ببێ لەم ناوچە ڕەساسیە بەڕێی من کاریگەری زۆر ئەرێنی ئەبێ لەسەر خودی ژیانی خێزان
و لەسەر کە ئەڵێم خێزان مەبەستم لەو پەیوەندیە لە پەیوەندیەکی تند و تۆڵی ڕۆحانی تری نێوان ژن و مێردایە لەو ناوچە ڕەساسیە زۆر ئارامتر ئەم دوو قوتبە ئەتوانن بەیەک بگەن و ئینسیجامێکی زۆر باشتر کە تەسیری ئەبێت لە سەر پەروەردەکردنی منداڵەکانیشان خێزانێکی بەختەوەری شەبێت. کرانەوەی کۆمەڵگەی کوردی بەڕووی جیهانداوە ئەو ئازادی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئێستا پێت وانییە زیاتر ڕۆڵی هەبووە بۆ ئەوەی کە ئافرەتان هەم ئاستی ڕۆشنبیریان زیاتر بەرز ببێتەوە هەم ئاستی تێگەیشتنیان زیاتر بەرز ببێتەوە ئەمە پێت وانییە ئەبێتەوەی هۆکارێک بۆ ئەوەی کە تونند و تیژی دژ بە ئافرەتان کەمتر بێتەوە. ئەبینین لە ساڵانی ڕابردووە زۆر نمونەیەکی بەسیط لە سوۆشیال میدیا لە تۆڕە کۆمەڵاتەکان ئەنی ئافرەتێکی کورد نێتوانی وێنەی خۆی دابنێت لە پرۆفایل، بەڵام ئێستا ئەبینین ئەو ڕێچکەیە وردە وردە خەریکەشکی ئافرەتانی کورد بە ئازادانە لە تۆڕە کۆمەڵاتەکان ڤیدۆ بڵاوەکەنەوە شت بڵاوەکەنەوە. ئەمە ینی پێت وانییە کرانەوەی کۆمەڵگا و ئەو ئازادی کە لە هەرێمی کوردستاندا فراهەم بووە هۆکارێکی تر بێ بۆ ئەوەی ڕێژەی تونند و تیژی کەمتر ببێتەوە. بەتاکید سەیریکە ئەو کەسانەی کە خولیای سەر بەخۆی کوردستانیان هەیە عادەتەن ئەو میلەتانی کە دەوڵەتیان هەیە و کە کیانیان هەیە بە شێوەیەکی گشتی بەڵێ دەوڵەت هەیە مەسەڵەن سودانیش دەوڵەتە، بەڵام بڕۆ سەیری ژیانی ئافرەتکە و سەیری مافی ئافرەت کە لە چه ئاستێکە، بەڵام بە شێوەیەکی گشتی بوونی کیانێکی سیاسی سربەخۆ بە تاکید کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی ئاستی وشیاری تاکەکان. ئێمە لە ژێر ڕۆشنایی ئەم دەسەڵاتێکە هەمانە لە قوارەیەکی دەستوری بڵێن لە عێراقی فیدراڵە ئەگەر ئێمە ئەمەمان نەبوایە دڵنیابە ئێمە ئێستا لەم ئاستانە بووین. جا هەر بۆیە ئەمە هەرێمە هەرچیەکمان کردووە ئێمە ئەگەر ئێمەی ئافرەت هەرچێکمان کردووە ئەبێ دەستگرین بە بوونی ئەم هەرێمەوە ئەم قوارەیەوە ئەگەر بتوانین بەهێزتریشیکەن و ببینە ئاستێکی تر خولای سەر بە خۆیمان هەبێت و تعریفی لێ بکەین و جوهدیشی بۆ بکەین ئەوە هەر زۆر زۆر باشتر. چون یەکەمین سوودمن دەتوان بڵێم ئافرەتە، چکم لە ئازادیە هەموو شتێک گەشایەکە کە ئەڵم هەموو شتێکیش گەشاکە مەبەستم لە بیری و لە هوشیاری و لە وعی تاکەکانە. بۆی هەرچێکمان کرد ئێمە بێمە هەرێمە بپارێزین وەکو ئافرەت. ئەوەی کە ئێستا ئێمە پێی گەیشتون لەژێر ڕۆشنایی بوونی ئەو دەسەڵاتە خۆجێیە کە ئێمە چەند ساڵە ممارەسەیەکەن. خۆ دڵنیام ئێمە ئەگەر ببینە دەوڵەتێکی سەربەخۆ زۆر 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 لە بواری ئافرەتە و لە بواری مافەکانی ئافرەتە ئێمە هەر زۆر زۆر پێشکەوتوترە بین بە بەراورد بە هەموو 21 دەوڵەتە عەرەبی کە لە دوای حربی عالەمی دووەمەوانێ زۆربەیان کە دروست بوون زۆر زۆر پێشکەوتوترە بین. یادگەرخان لە ڕووی دەسەڵات و پلە و پۆستەوە حکوومەتی هەرێمی کوردستان و بەشێکی زۆری حەزبە سیاسەکانیش تا ڕادەیەک دەرگایان واڵا کردووە بۆی ئافرەتان هەم لە ناو حەزب و هەم لە ناو حکوومەتیشدا پلە و پۆستیان هەبێ بەتایبەت بەڕێز لێچرفان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە حیزبەکەی ئەو بوو کە یەکەمین وەزیری ئافرەتی لە کابینەی حکوومەتە پێشکەش کردووە. پێت وانییە ینی لەو بوارەشە ڕێگەدراوە بە ئافرەتان بۆ ئەوەی توانا و هێز و سەلیقەی خۆیان کۆ بکەنەوە بۆ ئەوەی دەرفەتی یەکسانیان بۆ بڕەخسێ وەکو چۆن پیا و ئەتوانێت پۆستێک بەڕێوە بەرێ ئەمیش بە هەمان شێوە توانێت پۆستێک بەڕێوە بەرێت بەنسبەت پۆستەوە لە ڕووە بازرگانی و کارگێڕێکەشەوە هەر پێت وانییە دەرفەتێکی باشتر ڕەخساوە بۆ ئافرەتان. ئێستا ئافرەتانی خاوەن کارمان زۆرە لە هەرێمی کوردستاندا. پێت وایە ئەمە تەنها ئەگەڕێتەوە بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەوڵەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یاخۆت ئەو دەرفەتانی کە ڕەخسێنراوە بۆ ئافرەتان وای کردووە کە ئافرەتان زیاتر تواناکانیان دەربکەوێت لە کۆمەڵگەی کوردیدا ئەمە شوا بکات کە ڕێژەی تونند و تیژەکان کەمتر بێتەوە بەرامبەر بە ئافرەت. بەتاکید ئەبێت لێرەوانێ دەستخۆشی لە بەڕێز زۆر بەڕێزکە کە نەچیروانە بەرزانی بکەم. بەڕێی من بەهینێکی پەتی ئەچەند لێرە هێنی وتن نییە بەس ئەتوانی بەنەوەیەکی تر بڵێ کاگنێچیت لە هێنانە پێشەوە و ڕەخساندنی بوار بۆ ئافرەت لە پێگە باڵاکانە بەڕێی من ئەمە یعنی هەر بە زۆری زۆردارەکی ئەوێ بەم مجتەمەعی بڵێ کاکە ئافرەتیش بیری هەیە و عەقلی هەیە و توانێت بیر بکاتەوانێ ئەتوانێت لە ئاستێکی باڵایە
کارەکانی خۆی و بەرپرسیارەتی خۆی زۆر بە جوانی زۆر بە دڵسۆزی بە پاکی ببابەڕێەوە یعنی فەرزی ئەکا لەسەر مشتەمە کە ئافرەت بەسەر ئەوە نییە لە موبەق بێت و خەریکی چۆنەڵێ هەرچەند ئەو ئیشە لە موبەق و خزمەتکردن و پەروەردەکردنی مناڵ بەرزترین پێگەیە و ڕێزدارترین موقعیەتە لە مشتەمەعا چون ئەرکێکی زۆر زۆر قورسە بەڵام کاگنێچیر ئەوێ ڕوویەکی تری ئافرەتیش پیشان بە بەڵێ کە ئێمە لە توانامانە هەیە کە کۆمەلگایەک پەروەردە بکەین و خزمەتی کۆمەلگایەک بکەین لەو بوارەیە بەتەکیید لە بوارێکی تریشا ئێمە توانین ئەسپی خۆمان هێن بین تاو بین بۆیە ملگرتنی ئافرەتان و دانانیان لەو شوێنە ئەو جوهدەیە کە بەڕاستی جوهدەکە کاگنێچیر بە زۆری زۆردارێکی چۆنەڵێ فەرزی ئەکا لەسەر مشتەمەعا کە ئەمەش دیوێکی ئەرێنی باشی عقلانیەتی بڵێن ئافرەتە پێویستمان پێیەتی پێویستمان بۆ سیاسەتێ پێویستمان بۆ پلان و بەرنامەی بەڕێز خودی کاگنێچیر بەرزانیە لەو بڕواایە مەگەر هەر کەسێکی تر وایە لە جێگەی ئەو ئەتوانم بڵێم من بێ هیچ مجاملەیەک ئەتوانم بڵێم ئەو قۆناغانێک کە ئێمە وەکو ئافرەت بڕیمانە لە پێگە کۆمەڵایەتی سیاسی و ئابوووریەکانمانە ئەتوانم بڵێم ئەگەر ئێستا دە هەنگاومان بڕی بێ کەسێکی تر وایە لەوانە بوو سێ هەنگاومان بڕی بێ ئێستا یادگەرخان بەڕێزت یاساناسیت پێت وایە لە ڕووی یاساییەوە یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستان توانیوەتی ئەو خەڵکانە ناچار بکات کە سڵ بکەنەوە لەوەی کاتون دوتیژی دیش بە ئافرەتان بکات کاریگەری خۆی هەبووە ناتوانم بڵێم لە سەداسەد بەڵام پێ باشترێکە کە بڕێتەوە بەسەر یاساکانە باشتر گەڵاڵەی ڕستەکان بکەیت چون زما یاسا ڕاستی یعنی زمان تۆ بێت دەقێکی یاسایی بە جۆرێک دابنەی کە قابلی هەنێ تەرجمە نەبێ هەنێ یاسا هەیە بێ بەنەوەیەک دای بڕێژی کە ئەمر بێت یعنی فەرمان بێت کە نابێت لەمە دەربچی هەنێ یاسای تریشەیە کە ئەتوانێت بە شێوەیەکی مەتاقی ژ لە ڕێی زمانەوانێ دای بنەی کە مەتاقی بێنیت و بیبێت و مانەوەیە کە تەرجمەی جۆرە و جۆر هەڵبگرێ بۆ بواری ئافرەتان پێویستەکات هێندەی من بزانم بچیتەوە بەسەر هەنێ یاسایە ئەگەر پێویست بکە کە بە زمانی فەرمان قسە بکرێ دابڕێژرێتەوانێ دەقی یاساکە احتمال هەیە کاریگەری زیاترە بێ و خەڵک زیاتر سڵکاتەوە بە تایبەتی کاتێک کە دێنە سەر مەسەلەی کوشتنی ئافرەت ئەلەوەیە ئەبێ تۆزێت تونتر دەقە یاسایەکانمان دابڕێژینەوانێ بەڵام بە شێوەیەکی گشتی بەتاکید کاریگەری خۆیانیان هەبووە لە هەمان کاتیشە لەگەڵ یاسایە پارالێل تۆ ئەبێت ئەو مەڵبەند و هینە کۆمەڵایەتی ئەو شەڵتەرانەی کە دەبن بە پەناگەیەک بۆ ئافرەتانەی کە توندوتیژیان بەرامبەرەکرێت و ئەو ئافرەتانی کە لە خێزانەکانیان هەڵدێن ئەو شەڵتەرانش ڕۆڵیان هەبووە لەوەی کە توندوتیژی کەم بکاتەوە هەندێک جار گلەی لە شەڵتەرەکان دەکرێت دەڵێن ئەوەندەی کە ئەو شەڵتەرە خۆی توندوتیژی دش بە ئافرەتەکە کەوانە کەسەکە نەیکردووە ئایمە تا چەند ڕاست ئەوەش هەرچەند من ڕاستی ئەبێ ئەوە بڵێم من معلوماتم لەسەر ئەوە نییە کە لەم شەڵتەرانە چۆن ئیژەکەن یعنی چۆن باوەش یا مامەڵە لەگەڵ ئەو پرساکان ئافرەتێکە پەنایان بۆ ئەبە ئەو ئالیەتە چییە کە ئەمان ئیشی پێ ئەەکەن و وەکو چۆن لە سەرۆکاری ئەو بابەتە ئەگرن ئەو کێشەی ئەو ئافرەتە ئەگرن بەڵام ئەگەر شتێکی نەرێنی هەبێت لەسەر ئەو شەڵتەرانە احتمالێ یەک لە نەبوونی معلوماتەوەیە دوو لە قبول نەکردنیەتی لاوعی کە مەشتێکی تۆزێن هەمۆیە بەم کۆمەلگایەمە چونمە ممارێ نمانوێ هێشتا ئێمە کۆمەلگایەکی تەقلیدی ئوسۆڵی داخراین پێویست بەواکە کە زیاتر معلومات بیرێ بە خەڵک کە ئەم شەڵتەرانە چین چۆمە هەموو شتێکی نەزانراو کە معلوماتت لەسەری نەبێ لە خۆیەوە هینێک دروست ئەکات یعنی چۆنەڵێ ترسێک دروست ئەکات زۆر جار ڕێی نەرێنی لە ترسەوە دروست ئەبێ لەبەرەوەی کە نازانی چییە لە نەزانیەوە تۆ ئەمە هەیە بۆی لەسەر شەڵتەرەکانە یا لەسەر ئەوەی کە بەرپرسیارە لەو شەڵتەرانە کە هەوڵبات ڕۆڵی خۆیان ئەرکی خۆیان زیاتر شەرێکە بۆ کۆمەلگا بڵێ ئێمە ئەمەین بۆی کە ئیشی ئەوانیش بە هەدەر نەچێت بشتوانن باشتر
لە ناوە کۆمەڵگە ئیشوکاری خۆیان بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ یادگار مەحموود یاسانا، سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەمان. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەرنامەی دیکە بەخواتانە سپێرم خواتانە.